دوای 2 ساڵ و نیو لە جەنگی ناوخۆیی سوودان ئامارە نێودەوڵەتیەکان ئاستی گەورەی قەیرانە مرۆییەکانی ئەو وڵاتە ڕوون دەکەنەوە. بە پێی دوایین ئاماریش بەهۆی جەنگەوە زیاتر لە 20 ملیۆن کەس لەو وڵاتە ئاوارە بوون و زیاتر لە 5 ملیۆن قوتابیش لە خوێندن دابڕاون. بەردەوامی جەنگی سوودان وڵاتەکەی خستووەتە بەردەم قوڵترین قەیرانی مرۆیی و پەروەردەیی. بە پێی ئامارە نێودەوڵەتیەکان ململانەی نێوان سوپای سوودان و هێزەکانی پشتیوانی خێرا کە لە ناوەڕاستی نیسانی 2023ەوە دەستی پێکردووە بووەتە هۆی کوژرانی دەیان هەزار کەس و ئاوارەبوونی نزیکەی 20 ملیۆن مەدەنی. لەگەڵ دابەشبوونی جوگرافیای وڵاتەکە بە جۆرێک هێزەکانی پشتیوانی خێرا کۆنتڕۆڵی هەر 5 ویلایەتەکەی دارفوریان کردووە جگە لە بەشێکی باکووری. لە کاتێکدا سوپا کۆنتڕۆڵی زۆربەی 13 ویلایەتەکەی دیکەی کردووە بە خەرتومی پایتەختیشەوە. لە ڕووی مرۆییەوە دۆخەکە گەیشتوتە ئاستێکی مەترسیدار. نەتەوە یەکگرتوەکان هۆشداری دەدات کە 21 ملیۆن کەس ڕوبەڕووی برسێتی توند بوونەتەوە. هەروەها بەرنامەی خۆراکی جیهانی ڕایگەیاندووە کە ملیۆنان کەس گەمارۆ دراون و ڕوبەڕووی برسێتی کارەساتبار بوونەتەوە. بە تایبەتی دۆخەکە لە شاری فاشر مەترسیدارە، ئەوەش لە کاتێکدا دوای ئەوەی لە 26 تشرینی یەکەمدا هێزەکانی پشتیوانی خێرا دەستیان بەسەردا گرت کە بووە هۆی ئاوارەبوونی دەیان هەزار کەسی دیکە بەهۆی ترسیان لە پێشێلکاریەکان لەلایەن ئەو گروپە میلیشیاییەوە. لەلایەکی دیکەوە کەرتی پەروەردە لە سوودان بە تەواوی وێران بووە و نەتەوە یەکگرتوەکان هۆشداری لە فەوتانی نەتەوەیەکی تەواو دەدات و هەروەها ڕێکخراوی سیڤ دە چڵدرێن ڕایگەیاندووە سوودان ڕوبەڕووی یەکێک لە خراپترین قەیرانەکانی خوێندن بووەتەوە لە جیهاندا کە تێیدا 5.16 ملیۆن منداڵ لە خوێندن دابڕاون، واتە زیاتر لە 3/4 منداڵانی وڵاتەکە. راپۆرتە میدیاییەکان لەبارەی سوودانەوە وێنەیەکی سامناک دەخەنە ڕوو. لە ویلایەتی باکووری کۆردۆفان و شاری ئەلئوبەیز نزیکەی 335,000 قوتابی بەهۆی بە ئامانجگرتنی قوتابخانەکەەوە زیانیان بەرکەوتووە و لە خەرتوم و ئومدەرمان سەدان قوتابخانە وێران کراون یان تاڵان کراون. تەنانەت لە کەمپەکانی وەک کەمپی عەفاز لە ویلایەتی باکوور قوتابخانەی ڕاستەقینە بوونی نییە و مامۆستایانی ئاوارە بە هەوڵی کەسی وانە بە منداڵان دەڵێنەوە. هەروەها ڕێکخراوی پلان کە 30 ساڵە لە کۆردۆفان کار دەکات لە ڕێگەی 40 قوتابخانی ناوچە گوندنشینەکانەوە هەوڵ دەدات خوێندن بۆ ئەو منداڵانە دابین بکات کە لە ناوچە دوورە دەستەکان و ناوچەکانی ژێر شەڕدان. بەڵام ڕێکخراوەکە دەڵێت هەوڵی ئەوان زۆر کەمە بەراورد بەو ئاستی قەیرانەی ڕوبەڕووی منداڵان بووەتەوە.